کۆماری ئیسلامی ئێران زیاد لە 2 مانگە دەیەوێت لە ڕێی هێز و کوشتن و دەستگیرکردن و بەکارهێنانی گولەی ڕاستەقینە و ڕەفاندنەوە کۆتایی بهێنێت بە خۆپشاندانە ناڕزاییەکان و سەرکوتیان بکات. ئێران کچان و خانمانی ئێرانی کردووەتە ئامانج، بەڵام دروشمی ژن ژیان ئازادی و مەرگ بۆ دیکتاتۆر و مەرگ بۆ خامەنایی. ئێران خانمانی ئێران هەر بەردەوامن لە دروشمەکانیان لە بەرامبەربوونەوە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران. بۆ ئەمە بەستا بەڕێوەبەری کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەندامی بەڕێوەبەری ئەنجومەنی پەژاگ لە ئەوروپا مەهری ڕزاییمان لەگەڵدایە. ئەم کاتت باش مەهری خانم. بەڵێ سڵاو ڕێزم هەیە بۆ تۆ کاک ئاسۆی بەڕێز، هەروەها سڵاو دەنێرم بۆ گەلی بەرخوردێری ڕۆژهەڵاتی کوردستان و بەتاوەتی گەلی ئێران. سپاس دەکەم فەرموو. هەربژین. ئایا کچان و خانمانی ئێران بوونەتە پێشەنگ و ڕێبەری خۆپشاندانە سەرتاسەریەکانی ڕۆژهەڵات و ئێران؟ ئایا ئەتوانی پێیان بڵێ ڕێبەری خۆپشاندانەکانەکەن؟ بەڵێ، بە تەواوی ئیتمینانەوە دەتوانم بڵێم ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و بە تەواوەتی ژنانی ئێران ئێستا ڕەهبەرێتی ئەو شۆڕشە بەدەستە و گردۆوە بە جوانیش بەڕێوەی دەبن، چونکو ئێمە دەزانین وەختی خۆی خومینی هاتە سەرکار ئینقلابی 57 لە تەریقی ژنەوە، ینی لە تەریقی بە کۆیلەکردنی ژن و بە زوڵم و سەختێک لەسەر ژنی کرد بە ناوی دینەوە و هەروەها هەر ئەو ئەهرومەشی بەکارهێنا عەلەیهی کورد کە ناوی دینیشەوە هەر جەهادێکی عەلەیهی کورد دەست پێ کرد. دوو کۆمەڵگای هەرە ئازادی خواز و هەرە فعالی ئێران کە ژن و کورد بوون جمهوری ئیسلامی لەوێ دەستی پێ کرد و چونکو سەرکوت و بە کۆیلەکردنی جامعە لە تەریقی ژن و کوردەوە دەستی پێ کرد، دەبێت ئازادکردنی جامعەی ئێران بە تەواوەتی و بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستانیش هەر لە تەریقی ژن و کوردەوە ئازاد بکرێ. بۆ یەکانێ ئێستا ژن ئەو شعارە ئەلبەتە تەنها شعار نییە، فەلسەفەیەکی ئازادی خوازی تەواوی گەلانی لە پشتە، بەو شعارەوە ڕەهبەرێتی تەواوی شۆڕژەکەیان بەدەست کرد. ئێمە زانین هەر شەهیدەکە ژن بوو، شعارەکە ژن دەستی پێ کرد و ئێستش ڕەهبەرێتی شۆڕشەکە بەدەستی ژنەوە و حتاکانە ئێستا نەک تەنها لە ئێرانە نەک تەنها لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەڵکو لە تەواوی جیهاندا هیچ وەخت شۆڕشێکی بۆ جۆرە ئازادی خواز و بۆ جۆرە دژی هەموو نەوعە بەردەگیەکان لە جامعەی سەرمایەداریە بەڕاستی نەبووە. ئەمە ئەوەڵین شۆڕشی ژنە دەستی پێکرۆی لە جیهاندا و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەستی پێکرد و تەواوی ئێران و تەواوی جیهانی تەنیوەتەوە. من بە شەخسی خۆم پیرۆزباییان پێکەم و ئیتمینانیشم هەیە ئەو شۆڕشە بەسەرکەوتن دەگەێت. بەڵێ مەهری خان، کۆماری ئیسلامی ئێران لە ڕێی سەرکوتکردن و کوشتن و ڕەفاندن و زیندانیکردنەوە ئایا دەتوانێت خانمانی کورد و ئێران پەشیمان بکاتەوە لە داواکردنی مافەکانیان و خۆپشاندانە ناڕزاییەکان؟ نەخێر ناتوانێت، چونکو خۆی هەروەکو عەرزم کردی لەکوێوە دەستی پێکرد ئەوە چەند هەفتە بەر لەو شۆڕشەکە دەست پێ بکات گەشتی ئەرشەد لە تەواوی خیابانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە زۆر ببوو، چون دیار بوو شۆڕشێک خەریک بوو دەست پێ بکات دژی حەجابی ئیجباری و لە واقعە سندنەوەی لەشی مرۆڤ لە خود مرۆڤەکان. دیار بوو خەڵک خەریک بوو دژی ئەوە هەڵسێ خامنەی هات سخۆنڕانیەکی کرد وتی گەل با بزانێ، خەڵک با بزانێ ئێمە سەنگەری ئەوەڵمان ژنە، ینی حەجابی ژنە و خواشمان خوای دەهەی شەسە ئیدی ئێمە ئەزانین یانیتی سەنگەری ئەوەڵ ینی ئەوەی کە بە زۆر لەسەر ژن هاتنە سەر حکوومەت، ئێستا ئەوە خەریکە بڕخەوە ئەوە سەنگەری ئەوەڵ ئێمە ئێستا ئەو سەنگەرە ڕووخاوە و خوای دەهەی شەستیش فریای ناکەوێت، چونکو ئێمە زانین خوای دەهەی شەستیانی کوشتن و ئیعدامی هەموو نووسەرەکان و هەموو مرۆڤەکان کە دەنگی ئازادیان بەڕاستی بڵاو ئەکردەوە. ئێستا ئیدی دیجیتال میدیا هەیە و ئێخبار هەیە، تۆ ناتوانانی کەسی ئیعدام کەیت و لە خەفەقانە بیشاریتەوە. بۆ یەکانێ بە نەزەری من ئەو سەرکوتە وەکو هینی لێهات وەکو ئەو زۆرە کە جمهوری ئیسلامی بەسەر گەلی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و ژنا دەهەیە دایسەپێنێ وەکو زۆخاڵە چۆن وەختێ ڕەشە زەختی لێ ئەەکەی دایمەندی ینی ئەڵماسی لێ دێتە دەرەوە، هەرچی جمهوری ئیسلامی زەختەکە ئیتی تازە ئەو زەختە شکاوە جین لە باتڵە شوشەکە هاتووەتە دەرەوە و گەل ئەو ئازادی گەرکە وە ترس شکاوە، ینی خۆی ئەڵێ مەرگی دیکتاتۆرەکان لە وەختێکە مەرگیان دەست پێکا کە ترسی گەل لەوان شکاوە. ئێستا ترسی گەل شکاوە، گەل بە
بتاوتي لخيابانكان ومرجي ظلم وزور الجمهورية الإسلامي زور بن زودي دسي بيكردو وتواويش أبي مرجي الجمهورية الإسلامي من نعلم أمره بيانيات دومانية سمانيتر بلام دسي بيكردو مطمئنين أم شورشش هر إستخوي على الرشة بس هر سركوتني بدس أنا آمن ذكاني خوي بدس أنا ومطمئنين بمرجي الجمهورية الإسلامي اشتاوي. مهری خان دروشمی ژنجیان ئازادی تەنها لە جوگرافیایەکی سنوورداردا نەمایەوە. ئێستا ئەم دروشمە لە جیهاندا بە تەواوی زمانە زیندوەکانی جیهان دەوترێتەوە و بۆ بەهێزێکی بەرەنگاربوونەوەی دیکتاتۆریەت و سەرکوتکردن بە تایبەتی لە ئێراندا. بله خوی وایه چونکو وقتی سیستمی کاپیتالیست یعنی او کوپی که جمهوری اسلامی زختی خست زرشن کوپی که یعنی ایفا کردن و پیاده کردنی ظلمه که لسر لجامعه سرمایه‌داری لسری دامز راوه بوی کانه جامعه سرمایه‌داری اساسا لبر نابرابری نتوکان نابرابری بین جنوبیا و دامز راوه هر وقتی اوشتانه برابر بکرینه و حقی ملتکان برسمی بناسته ایدی ملتی که جردسمانه به هر وقتی نتويك نوعك جرد سما نبي جن نبي ب سيتيزني درجة أول ودرجة دوم أو وقت عمري خد سيستمي كابيتاليستي تابع هروكو شون عمري جمهوري إسلامي خريكة تابع آخر سر جمهوري إسلامي بشكل السيستمي السرمایه‌داری وظلم وزوركاني السرمایه‌داری لإيران وروشالات كردستان بياده كر بويا كان بو ديجي أو سيستما تو أبد ديسكورس يكتبه وإما الديسكورسي سيستمي كابيتاليست كظلم وزورة دروس أبي عكسكي أوا يعني أعزادي لكو تو مروفكان بكويلة كردو أبي حلو شو نشو دس بيبدا يعني تواوي جامعي سرمایه‌داری لجهانة بكويلة بوني جن جامعي كردو بكويلة بوي كيش دبل أعزادي جنو دس بيبدا وإستا أو شعر بوي كان براسي لدلي همو كسيك أو أجسبه خوي وقتي خوي ماركسوتي أجا توقي كارجر أجا خلقي ككاركن بين السرخيابان واعتصاب وتظاهرات كان بغير الزنجيرة كان هيج لدس نادن شعري جنجان أعزادي الرك ديسكورسيك يعني اشتكى ديجي أوزو مزورة كلا بسرجنا تي 1000 سال بسريانة هاتوا بويا كان أو شعراء وكو عرض مكردي تنها شعارنية بالكو فلسفي كديجي سيستمي كابيتاليست وبنظر من تاكاني إساشر وكو أو شعاري ماركوتي تبقي كارجر هيشتك لدسنا دا بغير الزنجيركاني إيمش جن هيتك لدسنا دي بغير ذوي أعزادي بدس بيني بويا كان الشعاري كي بر بيروزا وبيكش زور بجيان وبن همو بجياني همو مروفاكانو ربطي هي وهمو كسيتواني لجياني خويا بيليتو مهری خان یەک پرسیاری زۆر گرنگ لەلا دروست بوو هەڵبەت سەبارەت بۆی کە ئایا هیچ هێزێکی دەرەکی دەتوانێت وەکو عێراق و وڵاتانی دیکە ئێران ڕزگارکە لە دیکتاتۆریەت یان ئایا هێزێکی چەکداری ئەتوانێت ئەم گۆڕانکاریە دروستکە یانەوە تا هێزێکی مەدەنی ناو شارەکان گۆڕانکاریەکانی ناو ئەو وڵاتە دەتوانن یەکلایی بکەنەوە خوي بو خوي هزي مدني أبي ديكتاتورية كان لبين برين شنكو زورة كلا كسي مدني وكسي مدني دبي هالسي جمهوري إسلامي دزاني أو مرقكيتي خلقي مدني خلق معموستا كارجر جن هاتو تستر خيابان بو يكيش مدام دي هوي زخت لهذا كردية كان بكات لإخباركي جناب تانا هبو كهر دوين كمبي حزب كان روشالاتي كردستاني بومباران كردوا چند حفته لو بيش هيرشي كردستر قالي بلوتي بدبخت كل مزجوت هنوجي أنا خن لأنه شعبنا درو تقيب بسري أنا كر بالكو أوان جدونا فرحلص تقب كانوا أم جارة وكو شون لدواي انقلابي بنجاو حود بو أوي جهادي كي ديجي كرد سبيكر خلقي فارسو نتوكاني تريخ خصتا بشتري خوي جاري كي ترجري كي بو أما بكار بيني مثلا بلا أو شر مسلحانة لكردستان هي أو خلقي بلوت سلاحي بدس أما بكاتب بهانو خلقي فارسو جالكاني تربخاتا بشت سري خوي بين جل سركوكن ولا تاريخي سركوكرني كرد وبلوجي شوا بتواني خلقي فارس تركوكا بلام هم خلقي فارس هم همون نتوكاني تر بمشتكي عاصين وبراسي جوابي جمهوري إسلاميان داو وإيدير أول نتسبا چونكو الشورش بهيز ناكري شورش بهيزي تشك ناكري شورش بدنجي جل أكري چونكو جل لجر في شرايا بويا أبي جل بيت خيابان وأو شورشش جمهوري إسلامي زاني لكو اللي يدراوا بويا أي هبه هرتي توجيه ودليل به نتوا كخلق بإنحرافها كيش يعني خلق تموم
ڕۆژاوی تا خەڵک بگەوجێنێ بەڵام خەڵک ئیتی تازە بۆ جمهوری ئیسلامی ناگەوجێت چون خەڵک ئەزانێ لە چۆ جمهوری ئیسلامی توانی دژایەتی بخاتە بین گەلەکان و دیکتاتۆری خۆی داسەبێنێ ئێستا ئیدی عکسی ئەوە دەبێت تەسمیم بگرن بۆ گردوویشیانە ئەو مشتە ئاستنینە کە خەڵک داوێ بەسەر جمهوری ئیسلامیە ئیدی بە مەرکی تەواو بێ. بەڵێ سپاس ماریخان هەڵبەت پرسیارمان زۆر هەبوو پرسیاری زۆر گرنگ بە حەقەت بەڵام کاتەکەمان ئەوەندەیە سپاس بۆ کاتی پێت بەخشین. دەستت خۆش بێ بۆ بەرنامەکەت و هیوادارم سەرکەوتوو بن و جوابی سوالەکانم دابێتەوە هەربژی.